سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بەیانی بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 لە هەر کوێیەکی ئەم جیهانن هیوای باشترینتان بۆ خوازین. بەیانێکی دیکەیە من و هاوکارم هەکار لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی ئەم پرۆگرامە. ئەم کاتی تۆش باش سوان بەیانیت باش بەیانیتان باش ئازیزان خۆشحاڵم ئەم ڕۆژ لەگەڵتانین لە بەیانی 24 لە سەرەتای ڕۆژێکی نوێ بە هیوام ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەموو لایەکمان بۆ ئێوە ڕۆژێک بێ ڕۆژی گەیشتن بە ئاواتەکانتان بێ لایەنی کەم بەشێک لە ئاواتەکانتان چونکە ئاواتی مرۆڤ خۆی قەت تەواو نابێت تاوەکو مرۆڤ تەمەنی هەیە. ئەمڕۆ لە بەیانی 24 بە یارمەتی هاوکارانمان بێگومان کۆمەڵێک هاوکارمان هەیە لە دەرەوەی من و سۆڤان یعنی جگە لە من و سۆڤان کە با بڵێن لە بەرنامەکە یارمەتی دەرن یاخود داڕێژەری ستراکچەری بەرنامەکان ئەمان سەربازی ونن ئەمان هاوکاری سەرەکی ئێمەش لەگەڵتان دەبین بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو بابەت و پەیامانەی کە لە بەیانی 24 ئامادەمان کردووە بە ئێوەی بگەین. سەرەتا ناونیشانی ئەو بابەتانەتان پێ دەڵێن کە ئەمڕۆ لە ناوەڕۆکی بەیانی 24دا هەیە. گەنجێکی شاری ئاکرێ لە ماڵەکەی خۆیدا پرۆژەیەکی بچووکی بەرهەمێنانی قارچ دەست پێ دەکات. لە هەرێمی کوردستان پرۆژەی داچاندنی 1 ملیۆن دار بەڕوو درێژەی هەیە و تا ئێستا 3000 دار چەندراوە. بەهۆی زۆربوون و جۆراوجۆری ئەپلیکیشنەکانی سوشیال میدیا مەترسی ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنەران دەبێتەوە کە کۆمەڵە مەترسین ئەمڕۆ قسەی لەسەرەکەی. لە هەرێمی کوردستان پرۆژەی هۆشیارکردنەوەی گەنجان لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان بەڕێوە دەچێت. دێنە ناو پرۆگرامەوە ئیدی ئەو ناونیشانانی کە بۆ بینەرانمان خستە ڕوو بابەتەکانی بەچاوەتی و بە دوورودرێژی بۆتان باسەکەین لە گەنجێکەوە دەست پێکەین کە نای هەواڵ فاخرە. ئەم گەنجە تەمەنی 29 ساڵە دانیشتووی گوندی گوێسکە کە لە ئاکرەیە ئەو گوندە. جا زیاتر لەبارەی و گەنجەوە بازانیاری بخێنەڕۆ. دوای ئەوەی ئەم گەنجە قۆناغەکانی خوێندن لە کۆلێژی کشت و کاڵ تەواو دەکات هەڵدەستێت بە دانانی پرۆژەیەکی بچووکی بەرهەمێنانی کوارێک. واتە قارچک ئەمە قارچکی پێڵێن ئێوە پارکی پێڵێن هەردووک ناوەکەی بەکاردێنێت. جا چەند خۆشە لەگەڵ هێلکەیان تێکەڵیەکەی من زۆرم حەز لێ لەگەڵ زۆر خواردن بەکار لەگەڵ زۆر من لەگەڵ هێلکەیان حەز لێ. جا توانیوێتی هەم بژێوی ژیانی خۆی دابین بکات و هەواڵ ئەژڵێت کە هیوادارم کاتێک کە گەنجان خوێندن تەواو دەکەن چاوەڕێی دامەزراندن نەبن چونکە زۆربەی گەنجان هەکات چاوەڕێی دامەزراندن نەکەن. بێگومان ئامانجی چێکم قسەی دەکا دەڵێ بەڵکو لە بواری پسپۆڕی خۆیان و لەو کارەی شارەزاییان هەیە کار بکەن و پرۆژەی خۆیان بکەنەوە. ناوێ من هەواڵ فۆخرە خەڵکی گوندی گویسکێمە سەر بە ناحیە دینۆرتێ دەڤەرە ئاکرێ و بنخۆ بەشێ چاندنێت خلاصکیری پولی تەکنیکی ئاکرێ. دەمێ من خواندن خلاصکیری من گوت هەر جۆرە دامەزراندنینە و ئەس ڕابووم بۆ سەر مەشروعێکی وارکە من زۆر کار کرد من ئەف مەشروعە ناو گوندێ خوددانا. ئەگەر پاڵپشتی هەبیت پرۆژێ خۆ مەزنتر لێکەین و گەنجۆش دەمەشولێ داخوازە من ئەوەل وە گەنجە یان وان قوتابیاوێت و خلاص دەبن هەتا ڕۆژە دامەزراندنەواتێت بەخۆ کار بکەن هەر کارێکی هەبیت.
هوال پشتی کو خواندن خل کلیجا چاندن بدومایک تینیتن ودگری تفناوا گند خو وی پروژه برامینانا کوارکان داد نیتن و که کواد دتا دیار کرن وی پروژه وی سرکفتنا که گلک باش شاب دزوینایو اوی شایجی کو جان خو پیپری ببتن آری حسین کردستان 24 گندی گیسکیل دور آکره بابەتێکی زۆر سەرەکی هەیە کە ڕۆژانە هەمومان قسەی لەسەر دەکەین یان ڕوبەڕووی دەبین و لایانی کەم ئێستا کە هاوینە سۆڤان هەمومان چەندین جار ڕۆژانە بێزاری خۆمان لەم گەرمایە دەردەبڕین کامە بەشێکی پەیوەستە بەو کەش و هەوا جیهانیەکە هەیە. بەڵێ جا ئەو ئاگرکەوتنەوانەی کە لە گۆی زەویە ساڵانە ڕوو ئەدات و ئەم ساڵیش لە ئەمریکا ئاگرێکی زۆر گەورەکەوتۆ تا ئێستا شەر بەردەوامە شەوی ڕابردوو بوو هەکاریەکێک لە ئەو شاخانەی کە سوتا بووە دوود کڵۆیەکە لە خەڵووس هەموو شاخەکە سوتا بوو جا ئەم گەرمایە لەگەڵ گۆڕانکارەکانی کەشوهەوا کێشە ژینگەیەکانیش لە هەڵکشانە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین پلانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە داناوە کە دێنە پێش. ئەماش سەرڕای جێبەجێکردنی بەرنامەکانی پاراستنی ژینگە و گرنجیدان بە پارک و باخچەکان. پرۆژەی چاندنی 1 ملیۆن داربەڕوو ساڵانە بەردەوامە و ئێمە چەند جارێکیش لێرە میوانداری ئەو چالاکوانانەمان کردووە کە گرنگی بە بواری ژینگەش دەدەن ئەم بابەتەش ئامادەیە. پرۆژەی چاندنی ملیۆنێک داربەڕووە ئەوەی لێرە سەرنجڕاکێشە پێداویستی بەرەمێنان و گەورەکردنی دارەکان خۆیان دابینیان کردووە ئاوی پیسی ماڵان خاوێن دەکەنەوە بۆ ئاودان بەکاری دەهێنن سوود لە وزەی خۆر وەردەگرن بۆ بەرهەمهێنانی کارەبا ئەم گەنجانە ماوەی 2 ساڵ و 8 مانگە سەرقاڵی ئەم پرۆژێن بە قۆناغ تا ئێستا 300,000 داریان چاندووە ئامانجیان گەڕاندنەوەی سروشتە بۆ سەرەتای خۆی. تاوان ئەمە کە 6,000ەکەمان چاند هەندێک شتی لێ فێربوون لەو شتانەوە هەستانی 250,000ەکەمان چاند 250,000ەکەم ئێستا کە تەماشا دەکەین ڕێژەی گەشەی زۆر باشتر لەو چاندی کە لە 6,000ەکەی کردومان ساڵی داهاتوو یان بڵێن لە قۆناغی داهاتوو کە 700,000ەکەی دەچێنین دووبارە ئەو ئەزمونانەیە کە لە چاندی 6,000ەکە و چاندی 250,000ەکەی فێربووینە لیستانەکە بەکاری دەین و سوودی لێ وەردەگەین لە ئەوی ڕێژەی گەشەی زۆر باشتریشمان هەبیتن. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان جگە لە پاراستنی پارک و باخچەکان ئێستا پلانی هەیە دارستان دروست بکات لە بری باخچە. ساڵی یەکەم نزیکی 50,000 دارمان بەرهەمێنە ساڵی دووەم توانیمان ئەو ڕێژێ بەرزکەینەوە کە ئەو ساڵەکە توانیمان 100,000 دار بەرهەم بێنین پلانەکانمان بەردەوام دەبیتن هەروەها بە خۆشحاڵیەوە لەو ڕۆژانە کە ڕەزامەندی درا لەسەر دروستکردنی پارکێک لە گەڕەکی ژیان لەسەر پارچە زەوی ڕوکنی سەرۆکاتی شارەوانی هەولێر کە ڕووبەرەکە نزیکی 17,000 مەتر مربع ئەو گەڕەکەیکەوە پێشتر پارچی لێ نەبوو خزمەتگوزاری سەوزایی کەم بوو. بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ چەند ڕێکخراوی پلانی داناوە کە ساڵانە بە ملیۆنان دار بچێنرێت و ئێستا ڕێژەی سەوزایی لە 118 تێپەڕاندووە و پلانەکە ئەوەیە تا کۆتایی ساڵی 2025 ڕێژەکە بکاتە لە 125 بۆ لە 130. لەگەڵ گۆڕانکاریە خێراکانی کەشوهەوا لە دنیادا حکوومەتی هەرێمی کوردستان بە خێرایی پلانی دانا کە ڕێژەی سەوزایی بەرز بکاتەوە بۆی ڕوبەڕووی و بارودۆخە ببێتەوە کە لە هەرێمی کوردستان هەیە ئێستا لە جیاتی دروستکردنی پارک و باخچە ڕێڕە و دارستانی لەم جۆرە دروست دەکرێت بۆی کاریگەریەکانی کەم بکرێتەوە. ڕێناس ساعالی کوردستان 24 هەولێر. بابەتێکی دیکە هەیە سۆڤان بابەتێکی گرنگە هەمومان ڕۆژانە لینکێکمان یاخود پەیوەندێکمان لەگەڵ ئەم بابەتە هەیە ئەمیش بابەتی ئەپلیکیشنەکانە بەکارهێنان و یاخود داگرتنی ئەپلیکیشنەکان ئەو ئەپلیکیشنانە تا تایبەتن بە پەیوەندیکردن چ لە ڕێگەی نامە بێ چ لە ڕێگەی قسەکردنەوە بێ ئەمە مەترسی لای زۆرێک لە خەڵکی دروست کرێ بە تایبەت لە ماوەی ڕابردوو ینی تەلەگرام زۆرێک لە کێشەی بۆ دروست بوو لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانمان هەیە قسەی زیاتر دەکەین میوانمان لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمان دەبێ بەڕێز سەردەش عەزیز شارەزا لە تەکنەلۆژیای زانیاری ئەو لەگەڵمان دەبێت. بەیانیت باش کاک سەردەش دیوای باشیت بۆ خوازم با ئاوا یەکسەر خێرات دەست پێ بکەین چونکە بابەتەکە بابەتێکی زۆر تایبەتە هەر یەک لە ئێمە کۆمەڵ ئەپلیکیشن لە مۆبایلەکانمان هەیە و ڕۆژانە بەکاریانەهێنین بە تایبەتیەوە ئەپلیکیشنانەی کە پەیوەندیەکانمان لە نێوان
برادران و دۆستان و هەندێک زانیاری هەیە ئاڵگۆڕی ئەەکەین تا چەندە مەترسی هەیە کە بازرگانی بکرێت بە و زانیاریانەوە ئایا شتی وا هەیە و تا چەندە ئەمە دروستە و چەندە مەترسیشی هەیە و دواتر باسی چارەسەرەکانیەکەین. بەڵێ بەناوی خوای گەورە میرەبان ئەو ئەپلیکیشنانەی یاخود ئەو بەرنامانەی کە لە ئێستادا بەکار ئێنرێن بۆ پەیوەندیەکان جا پەیوەندی ڤیدۆیی بێ یاخود دەنگی یاخود نووسین وەکو نامە بێ زۆرن لە ئێستادا زۆرن و بربڵاون بەڵام ئەوەی کە ئێستا زۆر لە عێراقا بربڵاوە بۆ ئامرازەکانی پەیوەندی هەلێک لە بەرنامەکانی واتسەپە تەلەگرامە ڤایبەرە ئەم ئەپلیکیشنانە بە شێوازێکی گشتی ئەچنە ڕیزی و ئەپلیکیشنانی کە پیانەوترێ ئەپلیکیشنە سەلامەتەکان بۆ پەیوەندی و ئاستێکی پاراستنی بەرزیانتیا ڕەچاوکراوە هەموو ئەو پەیوەندیانەی کە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنانەوە دەکرێن مشەفەر دەکرێن واتە تەشفیر ئەکرێن ئەم پەیوەندیانە کەس ناتوانێت متابعە بکات چاودێری بکە واتە ئاستێکی بەرزیان هەیە لە ڕووی پاراستنەوە بەڵام هیچ ئەپلیکیشنێکیش نییە بڵێن ئاسی پاراستی لە سەدا بەردەوام گرفتەیە بەردەوام قسە لەم لاولایە کە داتا دزەی پێ ئەکرێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکیکە بەڵام وەکو بە شێوازێکی گشتی ئەمە ئەپلیکیشنانە ئاستی پاراستیان زۆر بەرزە و کلێنی زۆر بە کەمی تێدایەوە لە ئێستادا ئەو کلێنانەشی کە لە ڕابردووە هەیان بووە زۆر بە باشی چارەسەر کراون. باشە کاک سەردەشت سەرەتا ئاماژەمان بەوەدا کە ئەپلیکیشنەکان زۆر بووە هەمووشمان بەکاری دێنین و دای دەبەزێنین چونکە هەر دۆستێکمان یەکێک زیاتر بەکاردێنین ناچاری تۆ مامەڵە لەگەڵ هەموو ئەپلیکیشنەکان بکەی ئەوەی ئاماژێت پێدا تەلگرامە واتسئەپ ڤایبەر بەتایبەت ئەمانە ئێستا فەیسبووکیش تا ڕادێکی زۆر بۆ قسەکردنی بەکاردێ هاوشێوەی واتسئەپ و ڤایبەر هەبوونی ئەو هەموو ئەپلیکیشنانە ئەمە جگە لەوەی کە لایەنێکی پەیوەستە بە خزمەتکردن لایەنێکی دیکە پەیوەزنیە بە مەترسی و ئاگاداربوونی زیاتر ئێمە چونکە کاتێک ئەپلیکیشنانەدا دەبەزێنین ئێمە ناچارین ئیمێل داخل بکەین بەشێک لەو زانیاریە کەسیانێکە هەمانە هەمویان بۆ بنێرین یاخود جاریوای ژمارە تەلەفۆنی ژمارە تەلەفۆن بێگومان ئەزانی خۆی لە جیانە ئەم بەرنامانە بەردەستن و بەشێکە لە کێبڕکەی بازرگانی لە نێوان کۆمپانیا گەورەکانە و چەندین خزمە گوزاری هەیە و ئیشی زۆر بەشان لە یەکەوە نزیکە بەڵام ئەمە وەکو هەموو بوارەکانی کە کێبڕکێ لە بواری کۆمپانیا گەورەکانە بەڵام ئەوەی کە تۆ ئەپلیکیشنێک دابەزێنی تا چەند مەترسیە بەشێکی لە لای کۆمپانیایی ئەو ئەپلیکیشنی دروستکەوە بەشێکی ئەکەوێتە سەر چۆنیەتی هەڵسوکەوتی بەکارهێنەرەکە کە ئێمەین لەگەڵ ئەپلیکیشنە چونکە بەشێک لە دزەکردنی ئەو داتانە بەشێک لەو کێشە سیکوریتیانی کایە لە ڕێگەی بەهۆی نەشارەزایی بەکارهێنەرەوەیە بۆ ئەو ئەپلیکیشنانە زۆر جار بەکارهێنەر خۆی هۆکارە بۆەوەی کە ئەو داتانە بچێتە دەرەوە بەڵام وەکۆی کە ئەم ئەپلیکیشنانە زۆر بوون بەڵێ زۆر بوون بە دڵنیاییەوە بەڵام ئەو ئەپلیکیشنانی کە ئاماژەمان پێدا هی کۆمپانیا باوەکانن و کۆمپانیا زۆر بەناوبانگەکانن بەڵام ئەوەی تێدایە ینی هەمویان بەردەوام لە چاکسازیان و بەڵام کێشەشیان تێدەکەوێت و بەردەوام گرفتیش هەیە بەڵام ئەوەی کێمە بڵێن وەڵام ئەپلیکیشنانە زۆر بوون مەترسیە بۆ سەراسی سیکوریتی بەو جۆرە نا بەڵام هەتا وەکو ئەپلیکیشنێک زیاتر بێ بە تاکید ئێمە لە ناو مۆبایلەکان دای دەبەزێنی کە لە ناو مۆبایل دادبەزان ئەگەری برنی داتات زیاترە بێ و ئەگەری دزەپێکردنی زانێرەکان زیاترە بێ بەڵام ئەمە بەو شێوازە نییە مەترسیەک ئێمە ئێستا بۆ بینەران دروستکەین بڵێن هەر ئەپلیکیشنێکە دابەزان تۆ داتات دزەی پێ دەکرێت ئاسیۆکو وتم لە سەرەتاوە ئاستی پاراستنیم ئەم ئەپلیکیشنانە زۆر بەرزە ئێمە تەکنیکێکمان هەیە پێتەوترێ end to end encryption ئێمە ئەگەر لە ڕووی تەکنیکی و باسیکەین لەوانەیە بینەران زۆر سوودی لێ نەبین بەڵام بە کورتیەکەی ئەوەیە واتسەپ تەلەگرام ڤایبەر هەرسێکیان تەکنیکێک بەکارێنن لە پەیوەندیەکانە کە پێوترێ end to end encryption واتە تەنها ئەو دوو کەسەی کە پەیوەندی دەکەن تا ئەزانن چی دەڵێن و چی دەنێرن حتا کۆمپانیای خاوەن ئەپلیکیشنەکەش نازانێتەوە چی دەڵێ بۆ نمونە واتسەپ لەسەر ماڵپەڕی خۆیان باشە کاک سەردەشت باز زۆر چۆنەڵێت خەمی هاوڵاتیانمانە مادەم وایە با مەترسیان لەلا دروست نەبێ ئەم
کۆمەڵە پرسیارەکە ئێمەیەکەین هەڵبەت هەمیشە بابەتێکە وروژێنین لە لای خەڵک ئەم بابەتە جێگەی یاخود مەترسیە یاخود هۆشیارکردنەوەی زیاترەمانێ بدەین بە هاوڵاتیان ماوەی لە مەوبەر بوو کە تەلەگرام کێشەیەکی وای بۆ دروست بوو ئێمە بە تایبەتیش مەبەستمان لە تەلەگرامە کۆمەڵێ زانیاری کەسێتی ئەیانوت کە بڵاو بێتەوە تەنانەت ناوی سیانی کەسەکە ئەوەی کە لەسەر چۆنەڵێ هەوێ و جنسی هەیە بە ئیمێڵیەوە بە هەموو شتێکی دیکەوە ئەمە تۆزە دڵڕاوکی و مەترسی دروست کرد زیاتر با باسی ئەوەش بکەین چونکە خەڵکێکی زۆر هەیە کە تەلەگرام بەکارهێنێت باش زۆر باشە من بۆ تاواکاری قسەکەی پێشوم ئەوەیە کە ئێمە هەر پەیوەندیەکەکەین لە ڕێگەی و ئەپلیکیشنانەوە مشەفەرن واتە کەس ناتوانێت بێتە نێوانمانەوە داتاکانمان بەرێ بەڵام ئەوەی کە لە تەلەگرام بڵاو بوویەوە پێم وا بێ هەڵە تێگەیشتنێک هەیە لەو بوارە خودی تەلەگرام کۆمپانیای تەلەگرام نەهاتووە داتای حکوومەتی عێراقی بڵاو بکاتەوە کۆمپانیای ئەپلیکیشنی تەلەگرام با بڵێن لایەنی یەکەمە حکوومەتی عێراقی لایەنی دووەمە لایەنێکی سێم هاتووە ئەم داتانەی لە حکوومەتی عێراقی دزیوە تەلەگرامی بەکاری هێناوە بۆ بڵاوکردنەوەی ئەم داتانە نەکەوەی خودی تەلەگرام هاتبێت کۆمپانیەکە هاتبێت داتاکانی عێراقی بردبێت و بیداتەوە بە خەڵکی نەخێت تەلەگرام وەکو ئامرازێک بەکاری هێنراوە بۆ بڵاوکردنەوەی ئەو داتانەکە لە حکوومەتی عێراقی براوە لە ڕاستیدا لەم حاڵەتە ئەبێ حکوومەتی عێراقی یاخود هەر حکوومەتێکی کە داتا برێ بێ زیاتر لۆمەی خۆی بکە لەبەرەوەی چۆن حکوومەتێک بەم ئاسانیە داتاکانی دزەی کردوتە دەرەوەی خۆی نەکەوەی تۆ بێت تەلەگرام ڕاستە تەلەگرامی بلۆ کرد لەوانەیە ڕێگایەک بێ بۆی کە ئەم داتانە بڵاونەکە هەتا لەگەڵ تەلەگرامە کێشەکەی چارەسەر کرد و تەلەگرامیش ڕەتی کردەوە کە ئەو هیچ بەرپرسیارەتێکی هەبێ لەوەی کە ئەو داتانە بڵاو کراونەتەوە بەڵکو لایانی سێم بڵاوی کردەوە گروپێکی کە بڵاوی کردوێتەوە بەڵام چێ تەلەگرامی بەکارێناوە ئەوە بوو دواتر کێشەکە چارەسەرکرا بەڵام لەم حاڵەتە ئەکرا لە واتسەپیش بووایە ئەکرا لە ڤایبەریش بووایە یعنی شتێک نەبوو بڵێن ئێمە مادام تەلەگراممان بەکارێناوە ئەم داتانە لە خودی من براوە تەلەگرام داوەتی بە خەڵکیکە نەخێر من نمونەیەکت بۆ باسکەم وەکو وایە ئەگەر ئێستا تاوانێک بکرێت لە ڕێگەی سیارەیەکەوە تاوانێک بکرێت لە شارێکە تۆ بچی ئەو کۆمپانیای سیارە داخیکە و سیارەیە ئەفرۆشێت لە ڕاستیە تۆ بێ تحقیق لە بازگەکە بکەیکەم ئەم سیارەیەم ئۆتۆمۆبیلە هاتۆتە ژوورەوە لەو بازگەیەوە نەک بچی کۆمپانیای سیارەکە دابخی چونکە و ئامرازێک بۆ بەکار هاتووە تەلەگرامیش لەم نێوەندەیە وەکو ئامرازێک بەکار هاتووە بۆ بڵاوکردنەوەی ئەو داتانە ئەگینا تەلەگرام خۆی یەکێکە لەو کۆمپانیانەی کە زۆر پارێزراوە بۆ داتا من لێرە ڕیکلام بۆ هیچ کۆمپانیاک ناکەم و ئانیش پێویستیان بە ڕیکلامی من نییە بەڵام پارێزراوە چونکە داتاکانی مشەفەرە و پاش سڕینەوەی نامەکان تەلەگرام وەکۆی کە خۆی باسیەکە و بانگەشەی بۆەکە هیچ داتایەک لەسەر سێڤەری خۆی خەزن ناکە کە ئەمەش کارێکی باشە بۆ سیکوریتی و بۆ ئەوەی کە داتاکان ئێمە لەسەر سێڤەری تەلەگرام نەمێنێتەوە کاک سەردەشت ئەمە جگەلەوەی ڕکابەری بازرگانەکانە کۆمپانیاکانە لە نێوان یەکتری هەموو ئەم ئەپلیکیشنانەی کە هەیە لە هەمان کاتدا هەندێک جار ئەگە بە قوڵتر سەیری بکەن دەچێتە نێو ڕکابەری وڵاتان و دەستگا هەواڵگریەکانیش ئایا کۆمپانیاکان تا چەند پەیوەندیان بە بڕوای تو لەگەڵ دەستگا هەواڵگریەکان هەیە بۆ پێشکەشکردن یاخود پێدانی ئەو زانیاری کەسیانێکە تۆمار دەکرێن بەڵێ خۆی پرسیارەکە بکەین بە دوو بەشەوە ئەم ئەپلیکیشنانە زۆر جار بلۆک دەکرێن زۆر جار ڕێگریان لێ دەکرێت لە ئیشکردن لە وڵاتێکە ئەمە هۆکاری سیاسیە یعنی مەسەلەن لە هەندێک وڵاتە واتساپ کە بابڵێن کۆمپانیا ئەمریکیەکانە لە هەندێک وڵاتی دژ بە ئەمریکا مەسەلەن قەدەغەیە ئەمە زیاتر ئەوەندەی پەیوەندی بە کێبڕکەی نێوان کۆمپانیەکە ئەو وڵاتانەوە هەیە سیاسیەوە هەیە پەیوەندی بەلایانی تەکنیکیەوە نییە واتە زۆر جار ئەپلیکیشنەکان بلۆکەکرێن بە هۆکاری سیاسی کە هیچ هۆکارێکی تەکنیکی نیە بەڵام لەوانەیە دەوڵەتەکەش بڵێ بە هۆکاری سیکوریتی چۆنەڵی بلۆکم کردووە ئەمە خاڵێک لایانی پرسیاری دووەمتەوەیە کە لایەن ئەمریکان چۆن پەیوەندیەکەن طبعا بە شێوازێکی گشتی ئەمیش شێوازی ئوسلوبی خۆی هەیە بۆ نمونە کۆمپانیای مێتا کە خاوەندارەتی واتسەپەکە ڕاپۆرتی شەفافێتی هەر بە ناوی شەفافێتەوە بڵاوێکاتەوە باس لەو وڵاتانە دەکا کە داوای داتای بەکارهێنەرەکانیان کردووە لە کۆمپانیای مێتا بۆ هۆکاری سیکوریتی طبعا کۆمپانیەکان سەرەتا ڕەتیەکەنەوە کەمە بکەن بەڵام ئەگەر
ئەمنی قەومیتی هەر وڵاتێکی تێبکەوێ ئەواتە ئاسایشی نەتەوەی هەر وڵاتێکی تێبکەوێ یاخود بە پێی یاسا ئەم دەوڵەتە کۆمپانیەکان ناچار بکە کە داتای کەسێکی بێت ئەوش بەهۆی بە هۆکاری ئاسایشی نەتەوەی وڵاتەکە ئەو کۆمپانیان ناچارە یارمەتی دەربێ بۆ لایەنە ئەمنیەکە بەڵام ئەمەش ڕێوشێنی خۆی هەیە واتە ئەمە نیە هەر کەسێک پەیوەندی بە واتسەپەوە کات زانیاریەکان دا یاخود بە تەلەگرام یاخود بە ڤایبەرەوە بەڵام لە ئێستاش ئەوەش باڕوون بێت کۆمپانیەکان ڕوبەڕووی کێشێکی کابنەوە ئەو تەکنیکەی کە بەکارێنن end to end encryption هەتا کاتێک کە وڵاتەکان داوای داتا ئەکەن ئەم داتایە سنووردارە ناتوانن تەواوی داتاکە بدەن چونکە وەکو وتمان لە سەرتاوە ئەگەر ئەم تەکنیکە بەکاربێنن حتا کۆمپانیای خاوەنداری ئەپلیکیشنەکەش نازانێ من لە نامەکانە چیم وتووە تەنها مێتاداتای پێدەن شتێکە پێوتن مێتاداتا ئەوش چییە ئەڵێ ئەم بەکارێنەرە لە بەرواری ئەوەنا پەیوەندی بە فڵان ژمارەوە کردووە ئەم پەیوەندی بۆ هاتووە بەڵام ناوەڕۆکی پەیوەندیەکە چییە هەتا لەوە شاتوشی کێشە ئابن لەگەڵ دەوڵەتەکانە چووکە وەکو خۆیان بانگەشەی بۆکەن خۆشیان نازان کەم بەکارێنەرە چی وتووە بەڵام زانیاریە گشتەکانی پێدەن وەکوی کە پەیوەندی بە چی ژمارەیەکەوە کردووە چالاکیەکانی چی بوون باشە کاک سەردەشت ئەتوانین بڵین یاسایەک هەیە کە ئەگەر هات و ڕوبەڕووی حاڵەتێکی لەو جۆرە بووینەوە زانیاریەکان بران یاخود بە شێوازێک ئێمە کەوتینە ژێر ئەو هەڕەشە یاسایەک هەیە بتوانین ئێمە لە ڕێ یاساکەوە ئەو کەسەی کە زانیاری ئەمەی بردووە ئەو لایەنی کە زانیاری ئەمەی بردووە ڕوبەڕووی یاسای بکەینەوە ئەگەر تۆ باسی یاسای ناوخۆی بکەیت تۆ کە کەسێک ئێستا مەسەن لە ڕێگەی مۆبایل و ڕێگەی هەر ئەپلیکیشنێک ئەتوانین بچیەکێک لە با بڵێم بەڕێوەبراتەکانی پۆلیس داوا پێشکەش کردن ئەمەش قورسێک لا بکرێتەوە بە تایبەتی لە ڕێگەی ئەپلیکیشنانەوە بەڵام ئەگەر تۆ مەبەستە ئەپلیکیشنە جیانیانە بێت لە هەموو وڵاتێکە ئەو دەوڵەتی کە ئەو ئەپلیکیشنانی تیا بە پێی یاسای وڵاتە کاری لەگەڵاکە واتە ئەکرێتەوە بە فەرمی لە ڕێگەی دەوڵەتەکەی خۆتەوە لە ڕێگەی یاسانەوە تعامل لەگەڵ ئەم ئەپلیکیشنانە بکەیت ئەگەر تۆ وڵاتەکەت یاسایەکێ بێت و ڕێوشوێنەکە بێ کاتێک کە تۆ بە پێی یاسا سەلمێنرای کە زەرمەندی ئەکرێت لە ڕێگەی دەوڵەتەوە تۆ داوای داتاکان داوای زانیەرەکان بکرێت بەڵام وەکو وتم لەبەرەوەی ئەم تەکنیکانە بەکارێن تەکنیکی end to end encryption دەستکەوتنی و زانیاریانەش زۆر ئاسانی بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو عێراق بەڵێ بەڕێز سەردەشت عەزیز شارەزای تەکنەلۆژیا لە سلێمانیەوە لەگەڵمان سوپاس بۆ تۆ بەم بەیانیە ئەم زانیاریان بە ئێمە و بە بینەراندا بابەتی دواترمان سۆبان پەیوەستە بە بابەتی ئەندازیاری بەڵام ئەندازیاری نوێنە ئەندازیاری کۆن تەلارە کۆنەکانی سەردەمی ڕووسەکان لە قەرسی باکووری کوردستان پێگەیەکی جیاوازیان بۆ گەشتیارانی بیانی و ناوخۆیش هەیە بەڵێ جا یەکەم وێزگیان ناوچەی تەختە بۆ ئەوەی کە تەلارە ناوازەکان ببینن لە نێوان ساڵەکانی 1990 هەتاوەکو 1970 لەلایەن ڕووسەکانەوە دروستکراوە لەم بابەتە پێکەوە دەیبینی کۆتاییەکانی سەدەی 19م و سەرەتاکانی سەدەی 20م قۆناغێکی مێژووی گرنگە بۆ باکووری کوردستان لە ماوەیەکی کورت سیستەم و دەسەڵاتداری جیاواز لەو ناوچانە خاوەن هەژموو بوون تەلارە کۆن و کللتوریەکانی قەرسی باکووری کوردستان شایەتی بۆ مێژووەکەی دەدەن لە دیرۆکی باکووری کوردستاندا عوسمانیەکان و ڕووسەکان چەندین جار ڕووبەڕووی یەکتر بوونەتەوە و بەهۆی شەڕەوە ناوە زەویان لە یەکتر داگیر کردووە و دواتر کشاونەتەوە یەکێک لەو ناوچانەش پارێزگای قەرسە کە لە نێوان ساڵانی 1990 بۆ 1970 کەوتووەتە ژێردەستی ڕووسەکان و لەو ماوەیەدا چەندین تەلاری ناوازە لەسەر شێوازی وڵاتانی بالتیک دروستکراون ئەو تەلارانە ئێستا بوونەتە ناوەندێکی گرنگی گەشتیاری پارێزگای قەرس ئێرە ناوچەی تەختە لە قەرس جوانترین نمونونەکانی نەخشەسازی و ویناسازی وڵاتانی بالتیک لێرەیە بیناکانی دیوی پشتەوەمان لە ساڵی 1997 دروستکراون و نەخشەسازیەکی ناوازەیان بۆ کراوە زۆر بە وردی کاریان لەسەر کردووە گەشتیارانی خۆماڵی و بیانی کاتێک سەردانی پارێزگاکەمان دەکەن یەکەم جار دێنە ئێرە دوای داگیرکاری ڕووسەکان لە قەرس بۆمان ڕوون بووەتەوە کە ڕووسەکان گرنگیان بە بیناسازی داوە نەخشەسازی بیناکانی قەرز بۆ ساڵی 1960 وڵاتانی بالتیک دەگەڕێتەوە
بە تایبەتی شەقامی ئەم ناوچەیە بە فراوانی دروستکراون و لە هەر گۆشەیەکیش بینایەکی کۆنی دروستکراوی سەردەمی ڕووسەکان هەیە. بە شێوەیەکی گشتی بیناکان لە بەردی بازاڵتی ئاگرینی دروستکراون و دوو نهۆمن. هەندێک لە باڵەخانەکانیش سێ نهۆمن و شەقامەکە بۆتە جێگەی سەرنج بۆ ڕاکێشانی گەشتیاران. ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ پەیداکردنی سەرچاوەی دارایی باش بۆ پارێزگاکە. باشە لە باکوورەوە دێنە ڕۆژهەڵاتی جوان لە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان کێبڕکەی یاری دامە بەڕێوە یاری دامازانی؟ بەڵێ چەند یاریی خۆشە بەڵام نازانم بەو شێوەیە کە پازدە بەردت دەداتێ یەک بەردە دەمێنێتەوە هەر 16 بەرامبەرەکەت دەخۆیان و تەکنیکە پیرەمێردە کۆنەکان دەزانن لای مزگەوتەکان. جا ئەمە ساڵانە ئەو یاریە کۆنە فۆلکلۆرانە ساڵانە وایان کردووە کە لە ڕۆژهەڵات زۆربەی لە یاریەکان وەکو فستیڤالێک ئەنجامیەدەن بۆی کە ئەم یاریە فۆلکلۆرە جوانانە بمێنێتەوە لە ناو کۆمەڵگەی کورد. ئەم کێبڕچەی دامەیە زیاتر لە سەروی 100 یاریزان بەشداریان تێدا کردووە و تەنیا ئەو یاریزانانێک کە بەشداریان تێدا کردووە لە ناوچەی خۆیان نین بەڵکو لە دەرەوەی ناوچەی خۆیانیش بەشداریان کرد. جا لە 10 گروپیش پێک هاتوون بەشێک بوونەتە چۆنەڵێ ئەم یاریە وایان لێ کردو کە وەک بەشێکە لە کللتوری ئێمە و هەر بمێنێت چونکە هەر وڵاتێ و بگری بۆ خۆی جۆرە یاریەکی هەیە کە کللتوریەتی بەڵام لە لای ئێمەش دامەمان هەیە هەر بۆیە کێبڕکێکە زۆر بە جددی وەرەگرن و ئامادە نین و بە ئاسانی خۆیان بەدەستەوە بدەن با پێکەوە ببینی. کێبڕکەی ساڵانەی ئەمەی ناوچەی مکریان ئەم جاریان دەیان گروپ و سەدان یاریزانی داما لە شاری شنۆ کۆبوونەتەوە بۆ ئەوەی بەلێزانی و هەندێک کە چانسیش داشی خۆیان سوار بکەن. یاریەکان بۆ ئەوانە زۆر جددین چونکە دامە بۆتە بەشێک لە کەلتوریان و ئامادە نین بە ئاسانی شکست قبول بکەن. قاتەوە کە ناوەندی مکریان بەشدار بوون لە شارای سەقز بۆکان مەهاباد نەغەدا شنۆ پیرانشار وە سەردەشت بازوکنەکان بەشداری مسابقانە بوون ساڵیانە چەند دەور مسابقات هەر جارە بە میزباری شارێک بەرگوزار دەبێت و چەندین جاریش مسابقاتی جەهانی بەرگوزار دەبێت لە تولی ساڵدا. لەو کێبڕکێدا 10 گروپ و سەر و 100 یاریزان بەشداریان کردووە. کێبڕکێکە بە شێوەیەکی تەواو ئاکادیمی و ڕێکخراو ئەنجام دەدرێت. هۆگرانی دامەش هاتوون بۆ ئەوەی لێهاتووی خۆیان نیشانی شارەکانی دیکە بدەن. بەشێک لەو یاریزانانە بەشداریان لە کێبڕکەی نێودەوڵەتی دامەش کردووە. هەروەک دەزان لە 64 دانە خانەیە و هەر لای 16 مۆرایان هەیە تشکیل دەبێت بە دوو ڕەنگی متفاوت. ئەو مسابقاتەیەوە کە تەشریفیان هێناوە دۆستان بە ڕەویشی سوئیسی بەرگوزار دەبێت و لە 9 دەوردا بەرگوزار دەبێت کە لە ئاکامی وەیدا نەفەراتی ئەوڵ تا ئاخر هەموو معلوم دەبێت. لێرە مەرج نییە ئەوەی داشی سوار بوو یاریەکەش بباتەوە. پێشکەوتن و دواکەوتن بە ڕوخساری یاریزانەکانەوە دیارە چونکە یاریزانی پرۆفیشناڵن هەتا دوا خولەک بەرگری دەکەن. لە کۆتایشدا دوای 2 ڕۆژ کێبڕکەیەکی سەخت گروپ و یاریزانە سەرکەوتوەکان هەڵدەبژێدرێن و خەڵاتیش دەکرێن. هەکەر بابەتێکمان هەیە میوانێکمان لەگەڵ ئەبێت کە وەکو مارکۆپۆلۆی لێ هاتووە ماوەیەکە ئێمە لە هەر کوێگە بن پەیوەندیان پێواکەین بۆی کە کار و چالاکیەکانیان بزانین بە جیهانە ئەگەڕێن بۆی کە گەنجەکانمان وەلاوەکانمان بتوانن باشترین پردی پەیوەندیان بۆ دروست بکەن و باشترین شێوە هۆشیاران بکەن. هەندێک جار سۆبان کەسانێک هەن بەهۆی ئەکتیڤیان بەهۆی چالاکیان دەستگا ڕاگەاندنەکان و شوێنە پەیوەندیدارەکان ناچار دەکەن بۆ زانیاریەکانی پێبدا و ئەو کار و چالاکیانە ئەو بەرهەمانەی کە هەیەە پێشکەشی بکەن تۆ ناچاری مامەڵەی لەگەڵ بکەیت. اینجا ئەمە جێگای دەستخۆشیە کە تۆ بە دوای ئەگەڕیت زانی لەکوێیەکە گەیشتۆتە چ وڵاتێک چی کردووە چ پردێکی پەیوەندی دروست کردووە ئەمانامۆی بۆ خۆی زۆر گرنگە ئەمانە شانازین بۆ کوردستان. بێگومان لەسەر ئەم بابەتە دەوەستین کە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ناوەندە باڵاکان و ناوەندە چالاکیەکان لە ڕێگەی مەکتەبی سکرتاریەتی شۆ بێگومان کەوان سەرپەرشتیان دەکەن ڕۆژانە چالاکی جۆرا و جۆر و جیاواز دەکەن بە تایبەت ئێستا ئەم ڕێکراوە زۆر تیشک دەخاتە سەر مادە هۆشبەرەکان چۆن گەنجان چۆن لاوان خۆیان لە مادە هۆشبەرەکان بپارێزن لەگەڵ کۆمەڵێک پرسی دیکە لەسەر ئەم بابەتە قسە دەکەین کە ژان محەممەد کارگەری سکرتارەتی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان
میوانی ئێمەیە بەخێر بیانی باش کەژان خان بانی تۆ باشتر نازناوی مارکۆپۆلۆم لێنای لە ئوردون لەگەڵ تاقسەمان کرد لە مەنگۆلیا بووندا ڕۆشتە بەغدا و هەر بە بەردەوامەوە هەر ئەسوڕێنەوە جێ دەستخۆشیە دەستی ماندوو نەبوونتان دەگوشی زۆر سوپاسانەکەین و ئێمە سوپاسی تایبەتی کورسان 24ەکەین کە ئێمە بە ئەرکی خۆمان هەڵاستین ئەوانیش بە دوامانەوەن و ئاگاداری وردەکاری کار و چالاکی و جموجۆڵەکانی ئێمە تاڵکو و بیگەێنن چکە دوجار ئێمە هەرچیەک بکەین ئەوەنا دەنگدانەوەی نابێت و ناگاتە جێمە بەس ئەگەر ڕاگەیاندنەکان نەبێت بۆیە زۆر سوپاسانەکەین سپاس بۆ پێزانینمان هەیە تۆ پرسیارەکە بکەم ویستم شتێ بڵێ باش شتێکت بڵێ باشە من ویستم باسیەوە بکەم بۆ خۆی ئێمە بەهۆیەوەی کە کەم کورد هەیە ئاورەبوونی نەبینی بێت لە وڵاتێکە ژیان کە وڵاتێکی دراوسێ بوو هەر لەسەر بابەتەکە ئەمە بڵێم با بڵێ نزیکەی 20 ساڵ لەمەوبەر ئەگەر لە ئێران باسی گەنجی کورد بکرایە یانە شکر بۆ خوا گەنجی کورد باشوور مەبەستە و ئەوان هیچ ئاگاداری مادە هۆشبەرەکانی چەند چاکە بەکارهێنەر نییە لە مادە هۆشبەرەکان بەڵام بەداخەوە ئەو 20 ساڵە تێپەڕی ئێستا وردە مەترسێکە هەیە ئێستا بیستین لە ناو گەنجانی کووردا مادە هۆشبەرەکان هەیە و ئێوە ئێستا کار لەسەر ئەوەکەن ئێستا تۆ پرسیارەکەت بکە لەبەرەوەی کە من 20 ساڵ لەمەوە پیشم هاتەوە بیرکە لە ناو خزم و جەماعەت کە دانیشتین شکری خۆمانە کرد کە گەنجی ئێمە نازانێ مادەی هۆشبەر هەرچیشە کەژان خان لەوە دەست پێکەن دوێنێ یەکەتی لاوان چالاکێکی بەرفراوان و دیاری هەبوو دەیان کەسی تایبەتمەند لەگەڵ گەنجانی دیکە بەشداریان تێدا کرد بوو خۆی خۆیان لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان بپارێزن ئەمە ئەم چالاکیانە تەنیا یەک چالاکە یاخود ئێوە بەردەوام دەتانەوێت ئیش لەسەر بکەن ئامانجی ئێوە ئەم بابەتەیە بە دڵنیایی و ئێمە کاتێک کە باسی مادەی هۆشبەر یاخود هۆشیارکردنەوەی لاوانەکەین لە مەترسی بەکارهێنانی مادەی هۆشبەر بیرمان نەچێتەوە کە کۆمەڵێک هۆکار هێوا لەم لاوە ئەکات کە سەر بنێت بۆ مادەی هۆشبەر و سیرەکەیت هەمووی بەیەک و بەسراون بابەتەکان ئێمە کاتێک کە باسی هۆشیارکردنەوە ئەکەین بۆ ماوەی چەند ساڵی ڕابردوو بە بەردەوامی نەک بەرنمەیەک و چالاکیەک و ئەکتیڤیتێک و ئیڤێنتێکمان هەبێت لەسەر پرسی هۆشیارکردنەوەی لاوان لە مەترسی بەکارهێنانی مادەی هۆشبەر بەڵکو لە 2009 ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە. بۆ ئێمە وەکوێتی لاوان دیموکراتی کوردستان زۆر گرنگ بووە کە لاوانمان هۆشیار بکەین لە بەشداریکردن لە پرسە سیاسیەکانە و پرسە نەتەوەیەکان لەبەر ئەوەی ئەگەر لاومان ئامادە بێت هۆشیار بێت لەوەی چەندێک گرینگە ئەم بەشدار بێت لە پرسی سیاسی و نەتەوە و نیشتیمان چەندی پێویستی بەم لاوەیە بێگومان خطوەیەک هەنگاوێک دوورترە لە مادەی هۆشبەر خطوەیە هەنگاوێک دوورترە لە ئالوودەبوون ئەزانێت کە نیشتیمان داهاتوو ئێستا و داهاتوو چاوەڕێی ئەم لاوەیە لە 2009 ئێمە بە جددی دەستمان کرد بە کارکردن لەسەر هۆشیارکردنەوەی لاوان لە بەکارهێنانی مادەی هۆشبەر نەک تەنیا هۆشیارکردنەوەی لاوان بەڵکو لینکێک بوون لە نێوان لاوان و دەسەڵات و لاوان و پەرلەمان تاواکو بتوانرێت بە مادە یاسایەکان و سەرجەم دام و دەستگاکان هاوکار بن لەگەڵ یەکێتی لاوانە لە پرۆسەی هۆشیارکردنەوە و ڕێگرتن لە بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە چکە ئێمە بیرمان نەچێت ئێمە ڕاستە لاو هۆشیارەکەینەوە بەڵام ئەم مادەی هۆشبەرە لەکوێوێت ئێمە وای لێ هاتووە بە حکمی ناوچەی جیوگرافیمان بوونەتە شوێنێکی ترانزیت تا چەند لایەنە پەیوەندیدارەکان بە بەردەوامی بەر لەبەر بازرگانەکان ئەگرن تاوەکو مادەی هۆشبەر نەهێنە ناو هەرێمی کوردستان بازرگانەکان کێن چۆن مامەڵە لەگەڵ لاوێکی توشبوو یاخود توشبوویەک بە مادەی هۆشبەر لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ بازرگانێکی مادەی هۆشبەر ئەکرێت ئێمە لە 2019 بە ئامادەی ئێوەی بەڕێزیش پرۆژە یاسایەکمانیا بە پەرلەمانی کوردستان کە تیایدا داوامان کردبوو سنتەرێکی چارەسەر هەبێت بۆ لاوانمان و هەروەها مامەڵەی بەکارهێنەر لەگەڵ بازرگان جیا بکرێتەوە بەڵام ئەمە بەوەنەوە ستایونەتەوە بە بەردەوامی ساڵانە لە ڕێی چەندین خول و سیمینار و دیبیت و پرۆسەی هۆشیارکردنەوە لاوانمان هۆشیارەکەینەوە لە مەترسی بەکارهێنانی مادەی هۆشبەر و هەروەها ئالوودەبوونیش زۆر چاکەم ئێوە کار لەسەرەوەکەن کە هۆشیاریان بکەنەوە لە مادەی هۆشبەر چ کارێکتان بۆ ئەو لاوانە کردووە کە توش بوون چۆن بتوانن لەو ئالوودەبوونە دایان ببڕێن ڕاستی ئەوە کاری حکوومەتی هەرێمی کوردستانە کاری وەزارەتی تەندروستیە کاری کۆمەڵە جیهەتی پەیوەندیدارە کە چۆن سنتەرێک ئەکاتەوە و چۆن مامەڵە لەگەڵ ئەم توشبووەک و نەخۆشێک ئەکات
ئەوەی ئێمە لە سەرشانمان بووەکی کتێلاوان دیموکراتی کوردستان داواکردن لە چەند دانیشتێکی جیاوازە داوامان لە لایەنی پەیوەندیدار کردووە داوامان لە تەنانەت نەک تەنیا حکوومەت حەزبی خۆشمان کردووە کە بەجددی کارکات لەسەر دروستکردنی سنتەرێک نازیاتر لە سنتەرێک تاوکو توش بووان بتوانن لەوێ چارەسەر وەربگرن چونکە تۆ ناکرێت توشبوویەک بکەیتە ناو سجنێکەوە کە بازرگانەکەش لەگەڵ یا سجن ئەکرێت زۆر باشە کەژان خان دەبینم یەکێتی لاوان کار لەسەر ئەوە دەکا کۆمەڵێک بابەتی ئەوانەی کە ئارەزووی گەنجانە بۆیان فراهم بکە وەکو وەرزشکردن دروستکردنی یاریگا وەکوکردنەوەی خولە جۆرا و جۆرەکان لایەنە هونەریەکان گرنگجیدان بە خانمان هەموو ئەو بابەتانە دەبینم ڕۆژانە چالاکی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانە بەڵام چۆن کارتان لەسەر ئاڵوودەبوون کردووە ینی ئێستا دەبین گەنجانی ئێمە بە کۆمەڵێک بابەتی جیاواز ئاڵوودەبوون بنمونە ئاڵوودەبوون بە جگارە ئاڵوودەبوون بە نێرگەلە ئاڵوودەبوون بە مادە هۆشبەر ئاڵوودەبوون بە خواردنەوە کوحولیەکان بە ئامێرە ئەلکترۆنیەکان هەموو ئەمانە چۆن لە ڕێگەی سیمینارەکانتان چۆن لە ڕێگەی ڕاگەاندنەکانتان کارتان لەسەر ئەم بابەتەکە بەڵێ کاتێک کە باسی گەنجێکی هۆشیارەکەیت کە تۆ لاوێکی هۆشیارت پەروەردە کرد بێگومان ئەوەنا زیندوو ئەبێت ئەوەنە هۆشیارە بێت کە خۆی بپارێزێت خودی خۆی بپارێزێت لە ئالوودەبوون ئالوودەبوونی تەکنۆلۆژیا بێت دیارە ئەلکترۆنیەکان بێت کافتریا و نێرگەلەکان نێرگەلی کێشان بێت و تا دوایی بۆیە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە چۆن لاوان بەشداری پێ بکەین لە ئەو بواری کە خۆی تایە ئەبینێتەوە جا بواری وەرزشی بێت بواری هونەری بێت بواری ڕۆشنبیری و پێگەیاندن بێت لە بابەتە هزریەکان لە ڕێی چەندین کار و چالاکیەوە ئێمە یەکێک لە دیدارە زۆر زۆر گرنگەکانی لە ماوەی چەند مانگی ڕابردووە کردمان لە دیداری لاوان بوو لە دوهۆک کە بە ئامادەی خودی ڕێزار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار مسرور بارزانی لاوان لەویا خۆیان ستێجێکیان هەبوو تاکو و ڕاستەخۆ مخاتەبەی جەنابی سەرۆکی حکوومەت بکەن لە هەمان کاتیشا خۆیان لەسەر 6 پرسی زۆر زۆر جددی کە یەکێکیان لەوانە ئالوودەبوون بوو دیراسەیەکی وردیان کرد لە ماوەی 6 مانگ ئیشان لەسەر ئەو دیراسەیە کرد و دەرئەنجامی دراسەکەیان ڕادستی حکوومەت کرد کە چی بکرێت کەواتە خۆیان کارێکی وامان کردووە ستێجێک یاخود زمینە سازێکی وامان بۆ لاوان کردووە خۆیان هەز بەو مەسئولیەتە بکەن یەکێتی لاوان دەرگایەک بێت بۆ ئەوان تاوەکو بتوانن تعبیر لە معاناتی خۆیانکەن و هەروەها کار بکەن بۆ لە ئێستاە کار بکەن بۆ داهاتوێکی باشتر لە یەکێک لە جم و جۆڵ و چالەکیەکانی ترمانە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو ئەوە بوو کە دیبیتێکی فراوان کە دوێنێ دەرئەنجامەکەی بە تەواوی بەردەستی ڕاگەیاندنەکان کە و دیبیتێکی فراوان لە نێوان لاوانە کرا لاوان خۆیان خاوەنی ئەوە بوون یاخود ئەو چانسەیان پێیرا بوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە حەوت بازنەی جیاواز کە سەدان گەنج و لاوی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی چ باگراوندێکی سیاسی باگراوندێکی ئاینی باگراوندێکی نەتەوەی هەبێت بەشدار بوون لەم دیبیتەیە ڕاستپاردەکانیان ڕاستەخۆ لە ڕێی لە یەکێتی لاوان دیموکراتی کوردستان و ئەگەیەنرێتە دەستی لایەنی پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان چی بکرێت بۆ ئەو لاوانە خۆیان خاوەنی ئەو پرسەن کە داوا ئەکەن لە لایەنی پەیوەندیدار لە ڕێی یەکێتی لاوانەوە پێویستە بە چ جۆرێک بەر لە ئەم کێشەیە بگیرێت یاخود بڵین کەمتر بکرێتەوە دەرفەتەکان چین لاو چی ئەوێت ئایا چۆن بە چ شێوەیەک ئەوێت ئیسپات وجودی خۆی کا لە ناو پرۆسە سیاسی و پرۆسە نەتەوەیەکانە زۆر چاکە خات و کەژان وەک سەرەتای پرۆگرامی شاماژەمان پێدا ئێوە سەفەرێکی زۆرەکەن لینکێکی زۆر دروست دەکەن ئەبنە پردی پەیوەندی ئەماشتان چییە لەم سەفەرکردنانە لەم گەشتکردانە ئامانجی چییە چنوە چ دەستکەوتێکتان دەستکەوتووە گرنگی چییە؟ بەڵێ ئێمە بۆ وەکویکێتی لاوان دیموکراتی کوردستان بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە تەنیا لە چوارچێوەی هەرێمی کوردستان نەوەستین لە هەم پەروەردەکردنی کادری یەکێتی لاوان دیموکراتی کوردستان کار بکەین لە دەرەوەی سنوورەکان و هەم دەنگی لاوانی کورد و کوردستانیش بە دنیای دەرەوە بگەێنین بۆیە لە ڕێی ئەم با بڵێم دوو دیدەوە ئەم دوو بەرنمەیەوە ئێمە هەستین بە ئەنجامدانی خێوەتگەیەکی نێودەوڵەتی
بە ئامادەیی ڕێکخراوی نێودەوڵەتی ئەمریکی لە وڵاتی ئوردن بۆ 43 لاوی کچ و کوڕ لە قیادەی کێتیلاوان دیموکراتی کوردستان بۆ ماوەی هەفتەیەک لە وڵاتی ئوردن ئێمە لە ڕێی خول و سیمینار و پرۆسەی ڕاهێنانەوە لاوانمان بەشداری پێکرد لە پێگەیاندنی دوورمەودا و هەروەها ئێمە لە دوو ڕۆژی سەفەرکردنمان لە وڵاتی ئوردن سەردانی وەزارەتە جیاوازەکانمان کرد لە وڵاتی ئوردن لەوێوە لاوانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ مخاتەبەی کاربەدەستان و وەزیر و وەزارەتەکانی وڵاتی ئوردنی کرد ئەوان چیان کردو بۆ لاوان چی بکرێت بۆ ئەوەی ئەو کۆنێکشنە و تەنسیقە دروست بکرێت. دەزانین تەمەنی ڕێکخراوی یەکێتی لاوان زیاتر لە 6 ساڵە ڕێکخراوەکانی لە خەباتی شاخەوە با بڵێن تاوەکو خەباتی مەدەنی و ناوشار و ئێستا کارکردنێکی جیاوازتر بەردەوام کاریان کردووە. جگە لەو بابەتانی کە باسمان کرد یەکێتی لاوان چۆن کار لەسەرەوە دەکا گەنج بۆ داهاتوو ئامادە بکە گەنج بۆ کاری سیاسی ئامادە بکە گەنج بۆ پێگەیاندن ئامادە بکە چیتان کردووە بۆ ئەمانە؟ بەڵێ ئێمە هەدەفی سەرەکی دامەزراندنی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بەدەر لە هەموو ئەو پرسە جدیانی کە باسمان کرد پێگەیاندنە بۆ پرۆسەی سیاسی پێگەیاندنە بۆ پرۆسەی حکومداری. ئێمە لە ماوەی ڕابردووە لە سێ دیدەوە یاخو بڵێ لە سێ ڕێگەوە کارمان لەسەر پێگەیاندنی کادری یەکێتی لاوان دیموکراتی کوردستان کردووە بۆ حیزب و بۆ حکوومەت. کادرێک پەروەردەکەین هۆشیار و ئامادە بێت هۆشیار بێت لە ڕابردووی خۆی چی ڕوویاوە چۆن بە چ شێوەیەک ئەم هەرێمە دروست بووە چکە کەم و زۆر ئەگەر لەوانەیە لاوێک کە زۆر خۆی هۆشیار بێت بە دوای ئەو مێژوەیە بگەڕێت بەڵام هەموو لاوێک لەوانەیە ئەو ئامادەیی نەبێت و لە هەمان کاتیشە لە ڕێی ئەو خول و سیمینار و پرۆسی ڕاهێنانانەوە هەوڵمان ناوە لاو بە پێی بوار و بە پێی اختصاسەکەی خۆی لە ناو هەیکەلی یەکێتی لاوان دیموکراتی کوردستانە ئامادە بکەین بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیکە بەشداری پرۆسی سیاسی بکات بەشداری حکوومەت کات ئامادە بێت بۆ تەنانەت لق و ناوچە و ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ مە سوپاس دەکەی خاتو کەژان محەممەد کارگەری سکرتاریەتی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و هەروە چالاکمان لە بواری لاوان دوبارە سپاس دەکەین و بەخێر هاتی هەمیشاوە پەدەستن زۆر سپاس. گەرمایە زۆریش ئەم بابەتە هی ئەوە نیە بە یەک قسە بڵێن گەرمایە و تەواو بابەتەکە ئەوەندە گەرمە لە قسە چووەتە دەر ناچارن ینی لە مرۆڤی چۆتە دەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە بەغدا نەک مرۆڤ بەڵکو و ئاژەڵانیشی هەراسان کردووە و تەنگی پێ هەڵچنەوە. جا بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گەیشتنی بە پلەی پەنجا پلەی سیلیزی ئاژەڵ و باڵندەکەی یاخود ئەو ئاژەڵ و باڵندانێکە لە باخچەی ئاژەڵانی بەغدا هەن ئەوانەی خستۆتە بارودۆخێکی زۆر خراپەوە. ژمارەیەک پڵەنگی سایبیرین هیچ ئاسوودەیەک بەسەر و سیمایانەوە نابینرێت لە قەراغ گۆمە ئاوێکی باخچەی ئاژەڵانی بەغدا هەنا سەبڕکێ بوونە و لە ژێر سێوەرەکاندا هێزیان لێبڕاوە. ئەم پڵنگانە ڕاهاتوون لە کەمتر لە 20 پلەی سەدی لە ناوچەی سیبیریا و ناوچە بەستەڵەکەکاندا ژیان بەسەر ببن. بەڵام لە بەغدا پلەی گەرما پەنجایە و بە فێنکەرەوە هەوڵ دەدرێت لەگەڵ کەشەکەدا ڕابهێنرێن. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە پارێزگای بەغدا نەک مرۆڤ بەڵکو ئاژەڵانیش خۆی بۆ ناگرن و تەنگی پێ هەڵچنیون. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گەیشتنی بە 50 پلەی سیلیزی ئاژەڵان و باڵندەکانی باخچەی ئاژەڵانی بەغدا لە دۆخێکی خراپدان. لێرە نەکەر پڵنگەکان بەڵکو تەواوی گیانداران گەرما تەنگی پێ هەڵچنیون شێرەکان سپی هەڵگەڕاون و زمانیان بە دەرەوەیە و لاوازی بەدەستەیانەوە دیارە. باڵندەکانی باخچەی ئاژەڵانی بەغداش بۆ شکانی تینوێتیان لای هەموو کەسێک دەنیشتنەوە.
استطعنا أنه نوفر الممكن ئەوەی لە دەستمان هاتووە بەردەستمان کردووە لە سارکەرەوە و گۆمی مەلەکردن تا کاریگەری گۆڕانی کەشوهوای عراق لەسەر ئاژەڵان کەم بکەینەوە بەڵام ئاژەڵەکان نەیانتوانیوە بە تەواوی خۆیان لەگەڵ کەشوهەواکە بگونجێنن بۆیە پاڵەپەستۆ لەسەر ئاژەڵەکان دروست بووە بێگومان ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی تەمەنیان. کارمەندانی باخچەی ئاژەڵان بێهودە دەیانەوێت لە ڕێگەی چەند ساتکەرەوەیەک ئاژەڵان فێنک بکەنەوە بەڵام نەبوونی خزمەتگوزاری پێویست و خراپی شوێنەکان هیچی لە گەڕی گەرما پڕوکێنەرەکە کەم نەکردێتەوە. صارت عندنا الفوقات قبل اسبوع 2 هەفتە پێش ئێستا بەهۆی نەبوونی کارەبا بۆ ماوەی 3 ڕۆژ چەند ئاژەڵ و باڵندەیەکمان گیانیان لەدەستدا. کێشەی ئێمە کۆنی قەفەزەکانە چونکە پێویستیان بە گۆڕینەوە دەبێت و بە شێوازێکی مۆدرن دروست بکرێن بۆ ئەوەی لەگەڵ باخچە مۆدرنەکانی ئاژەڵان بگونجێن. ئێمە تاکە باخچەی فەرمین لە عێراق و پاڵەپەستۆیەکی زۆرمان لەسرە و گلەی لە کۆنی قەفەزەکانمان دەکرێت. ماوەیەکە شەپۆلێکی توندی گەرما ڕووی لە عێراق کردووە و 15 شاری عێراق پێشەنگی گەرمترین شارەکانی جیهانیان گرتووە. کاریگەری گۆڕانی کەشوهەوا و نەبوونی کارەبا و خزمەتگوزاریش لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بارودۆخەکەی هێندەی دیکە خراپ کردووە. ئاژەڵ دۆستانیش هۆشداری دەدەن لەوەی دۆخی ئاژەڵان بەم شێوەیە بەردەوام بێت نەک هەر تەمەنیان کورد دەبێت بەڵکو و قەڕیان تێدەکەوێت و هیچ ئاژەڵ و باڵندەیەک لە باخچەکەدا نامێنن. ئێمە هەمیشە هەوڵی ئەوە دەین لە هەر شوێنێک کە کارمەندان و هاوکارانی ئێمەی لێبن ئێمە لەوێ بابەت بۆ ئێوە ئامادە بکەین. جا باسی کەرتی غەزاکەین لە کەرتی غەزەی فەڵەستین خاوەن زەویە کشت و کاڵەکان و خاوەن باخچەکانی ترێ ئەگلەی لە کەمبوونەوەی بەرهەمەکانیان دەکەن و ئەوان باسی ئەوەکەن کە دەڵێن بەراورد بە ساڵانی ڕابردوو بەرهەمەکانمان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە هۆکاری کەمبوونەوەی بەرهەمەکانیش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە. گوهرتنا کەشوهەوا هشتیە گۆ بەرهەمێتری لە کەرتا غەزە فلەستینێ ڕاستی زیانەکە مەزم ببە و جۆتکارێن دەڤەرێژی داهاتێکی گەلێکی کێم ji بەرهەمێن خۆ بدەست بخەن و نەماکاربن مینا بەرێ سوودێژی وەربگرن. بگوتنا جۆتکاران بەرهەمێن وان نەباشە. بەراوردی ساڵێن دەرباسبووی گەلێکی کێمە و باندۆرە سەرەکەژی گەرمیە زێدە و گوهرتنا کەشوهەوایە. كمية الإنتاج محدودة جدا. برهمي سال جلكي كيمش بروشة كشو هوا برندبونا بلاين جرمي وجوهرتنا كشو هواي باندورك خراب التواهية برهمان كريا نزيكي حفتة دونم رزيتري الجمن هيا برهمي إيصال يصالين درباسوي بجلكي كيم تربو بصالة بوريدة ما بينجي طن تري دشني لإيصال بتهني 15 طن هبو هر داركي جو بري 100 كيلو برهم دا إيصال تهني 10 كيلوان ده. طبعا كل هذا بالتغير المناخي مربوط. لآلیەکی دن بەرپرسێن کەرتا چاندنیا غەزایژی دەکەس دەکەن بلندبوونا پلەین گەرمێ باندۆر لە تەواهیا کردێن چاندنیە کریە لێ باندۆرە هەری مەزن لەسەر بەرهەمێن تری بوویە. يعتبر التغير المناخي هو أحد الظواهر التي تؤثر بشكل گوهرتنا کەشوهەوا یەک جەسەدە من هەری سەرەکیە کوپاوایەکی گشتی باندۆر کەردا چاندنیە دکە تایبەتی بەرهەمن تری ئیساڵ بەرەمانینا تری لە غەزایە گەلێک کێم بووە نزیکی 7000 دونە من ئیساڵ تنێمە 4000 طن دەست خستنە ئەو بەرهەمژی شپێتڤێن بازاری گەلێک کێمترە. موجودة كميات أقل من احتياجنا. جده 1970 کەرتا غەزاژ ئالیە ئیسرائیلێڤە دۆرپێچکریە لەوەی کەرتەی 2 ملیۆن کەس دە ڕەوشەکە ئابووری خراپ دەدژین شارەزا و پسپۆرێن چاندنیاوەی کەرتێژی دەبێژن بە بەردەوامیە گوهرتنا کەشوهەوا ئەگەر هەیە پلەیەن گەرمێ بلندتر ببن و بڤەیەکێژی جۆتکار ڕاستی ئاستانگیان ببن و بەرهەمێن خۆ گۆدەبارە ژیانەوان لەسەر بوو بگوهرن. هەکارم ڕۆژ زۆر باسی گەرمامان کرد بەشێکی زۆری لە پرۆگرام ئەو بابەتانی کەمان بوو باسی گەرمایە هەر نەک لێرە لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ چەهۆی مەترسی بۆ سەرگۆی زەوی بە هەموو لایەکەوە کاریش ئەکرێت بۆ ئەوی کە ئەو مەترسیانە کەم بکەنەوە بەڵام ئیتر ئەوەی سۆڤان وتی بابەتەکە بابەتێکی جیهانیە لەی
گەرما و کەش و هەوا بەڵام ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەوەیە بتوانین یارمەتی دەربن بەچی بە پاراستنی ژینگە کە ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ کەش و هەوای جیهانیەوەی هەر کەسەمان لە لای خۆمانەوە ژینگەی خۆمان وڵاتی خۆمان شار و گەڕەکی خۆمانمان خۆش بوێ بۆەوەی داهاتوومان باشتر و جوانتر و گەشاوە بێ سپاس بۆ ئەوە کە تاوەکو ئێستا بە دیار کوردستان 24 و بەرنامەی بیانی 24 و دانیشتون بە هیوام ڕۆژێکی زۆر خۆش و زۆر باشتان هەبێت خاتان لەگەڵ و ماڵتانەوە.